زۆر زۆر خۆشحاڵم دووبارە بەیەک دەکەینەوە. دەستان خۆش بی عنوانێکی زۆر زۆر گرنگتان هەڵبژاردیە، پێویستی کۆمەڵگا بۆ ئاین لە سەردەمی ئێستادا. هەوڵ دەدەین بە نیو سەعات یان ئەگە وەختەکەتەمدا ناگیان کەمتر ئەو گفتوگۆیە تاوکەین. ئێحتیمام زۆر با کۆمنت و پرسیار و گفتوگۆیەکان بدەین ئینشاءڵڵا. ئەگەر دەنگم باش دەم بوو یان هەر کێشێک لە کۆمنت یان لە تەلەفۆن کەنم یەکم تێگەیان کە دێ پێم درێ بە وەرەقە لە بۆ منیتە بەردەست ئینشاءڵڵا. پێویستی ئاین لەو سەردەما بابەتێکە ئێستا لە جیهاندا زۆر زۆر گرنگی پێدەدرێت. دوای ئەوەی کە وەکوری سەورەک لەسەر ئاین کرا، هەست کرا فەراغێکی زۆر زۆر گەورە دروست بوو. ئێستا لە هەموو جیهان تقریبان لە دەستوری هەموو جیهان جارێکی تر ئاین هاتەوە ناو دەستور و مادەی تایبەتی لە بۆ دیاری کرا کە پێویستە لە بۆ کۆمەڵگا. بێزگە لە دەستوری فەڕەنسایان دەستوری ئەمریکا، چکە دەستوری ئەمریکاش وەسیقەی ئیستیقلالەکەی پڕە لە ئاین لەسەر دۆلارەکەی نووسرایە. ینی ئەوانە تەنانەت لە هەندێک وڵات تاوڕادەیە بە ناوی خوددا دەست پێکرای، بۆ منە وڵاتێکی وەک دەستوری وڵاتی ئەڵمانیا بەو ناوە دەست پێکرایە. واتە گرنگ بۆ زۆر. نمونەیەکتان لە بۆ باس بکەم. سەر کۆمەڵێک زانە سەردانی ماوسیتۆنگ یان کردبوو لەسی باسی کردبووی وەڵی من هەز دەکەم ئاین زۆر پێویستە لە بۆ وڵاتی منیش، بەڵام ئێمە ئاینەکەمان زۆر کۆنە کۆنفۆسیۆسی یان تاوی گەر ئاینێکی زیندوو بە شەریعەتەوە باێ ئەم شوویەتم هەر پێویست من کاتە زۆر زەرورە لە بۆ ئەو سەردەما ئاین. بەڵام چه ئاینێک؟ ئەو ئاینەی کە وا پیشان دەدرێ هات کوشت و کوشتار و ئەگە یەکێک بەعاستەم پشێمان بۆ لەو ئاینی چوە ئاینێکی ترت و بیکوژی و ئەگەر نوێژی نەکرد سەری پەلدەی ئەوە ژیان نییە. بەو شێوازەی ئاین هاتووە بۆ چارەسەرکردنی مشکلە هەرە گەورەکانی ئینسان. ئێمە دەبی ئاین وا وەرگرین زۆر بە مەفهومێکی فراوانی گردوونی، نەک بۆ مەفهومەی ئەمن ئاینی من ڕاستە و هەموو ئاینەکانی کەش خراپە و دەبی هەمویان لە ناو ببرێ. مەزهەبەکەی من لە هەموو مەزهەبەکانی ڕاسترە و دەبی مەزهەبەکانی کە جینۆساید بکرێ. تایفەکەی من بیر و باوەڕی من تەنها بیر و باوەڕی من ڕاست نیشتی وە. ئێمە ئەو مەفهوم ئاینیە ئێستا خزمەتی بەشەریەتی پێ دەکرێت کە بپێ وای وەسف بکەیت کە خۆی وایە هەموو ئاینەکانی یەک ئاینە، هیچ جیاوازێکیان نییە، هەمووی هەر پەیامی خوایینە. تاو یعنی کاتە ئاینەکان بران ئەوە ئایندار و کەساکان و مرۆڤەکانن وا لێک دەکەن، یان دەبی بەلای کەمی ئێمە ئاین و ئایندار لێک جیاکەینەوە. ئەو پێ دەگوترێت تاریخی ئاین و خودی ئاینەکە لێک جیاکەینەوە نە لێک جودانە. خودی ئاین وەکو یاساکانی سروشتیە، دەقن نەگۆڕن. ئەگەر ئەوەی پێی دەگوترێت مادی و نامادییان خەڵق و ئەمەریان ئەوەی پێی دەگوترێت دوو بەعدە جیهانیەکە. ڕەنگە دەنگم ئەگەر نزم بوو وا هەز دەکەم دەنگم زیاد دەکەم ئیشاڵڵا. ئەو بەو بۆچوونە فراوانە ئێمە ئاین وەسف بکەین کە خۆی واوەسفی خۆی دەکا. ئەوە ئاین خزمەتێکی یەکجار زۆری بەشەریەت دەکا لەو سەردەما. ئەمەگە کورتی کەینەوە ئێستا ئاین لە چێ پێویستی یان کۆمەڵگە لە چێ پێویستی باین لەو سەردەمەی کە نێزیکەی سەد و یان دەتوانانی برین چەند سەدەیەکە سەرمایەداری حکمی جیهان دەکا. نێزیکەی 20 ساڵە بە تاقیتەنها پێشتریش لەگەر نیزامی سۆشیالیستیان بە تەنهایی هاتووە. ئێستا سەرمایەداری پڕ لە قەیران بووە. ڕاستە خزمەتێکی زۆری بەشەریەتی کرد، سنعاتێکی زۆر، نیزامی دیموکراسی، ینی هەندێک هەیە لەوانە هەندێکیان ڕاستن پەیوەندی بە سەرمایەداری نییە، بەڵام پێکەوە نیزامی لیبرالی لە کۆمەڵایەتەکەی، سەرمایەداری لە اقتصادەکەی، لیبرالی لە سیاسەتەکەی
یعنی نمونەیەکی جوانتر بوو لە نمونەکانی جیهان بەڵام خودی دادگەری ناتەدی لە ناو کۆمەڵگا بۆ ئێستا سەرمایه‌داری تووشی قەیران بووە قەیرانی ئابووری قەیرانی سیاسی قەیرانی ئەخلاقی قەیرانەکان پێدا بڕۆ بە کورتەکەی سەرمایه‌داری جۆرێکە لە خستنە سەری بەرژەوەندی تایبەتی خۆی بەسە بەرژەوەندی ئەرز زەوی گەردوون چۆن ئێستا لە ناوەمە ناشیرنە یەک بەرژەوەندی تایبەتی خۆی بەسە بەرژەوەندی کۆمەڵگا میلەتەکەی خۆی سەپێنی ئەو نیزامی ڕەسمالی تقریبا لە سەمستەوای ئەرز سەمستەوای زەمین هەمان سیفەتی هەیە بۆیە ژینگە پێویست دەبی ئێستای گرنگی بە ئێستادا گرنگی بە داهاتوو نادا کەفالەتی ئیجتیماعی نادی ئاسۆی ڕوون لە پێشمان زەعیفە تەماشای قەیرانەکانی ئابووری سەرمایه‌داری کە نزیکەی 10 ساڵەکە لێی ڕەت بووین هیچ شک و گومانیە دێتەوە کۆرۆنا بەشێکە لەو قەیران چکە ڕاست سەرمایه‌داری هاوار دەکات دەری ئەمن لە 7 ملیار ئینسان لەسەر زەوی زیاترم پێ بەخێو ناکرێت زیاتر بی کە دوات تەوەقع دەکرێت بە لە بۆ 2050 بگاتە نزیکەی 15 ملیاری باشکرا دەرێ من پێم بەخێو ناکرێت دەبی حدەک لە بۆ ئینساندانی لەبەرەوەی نەزەریەی مالتۆس پێگوتێ ئەو نەزەری کە عیلاقەتی دیاری کرد لە نێوان ئینتاجی اقتصادی یان واتە بەروبوو خواردەمەنی لە بۆ ئینسان و زیادی نفوذ یەکیان بە هەندەسیدانە یەکیان بە تەوالی حسابی دانەوە دوور و درێژە ئەو بابەتە نیم ئەوە پێشنیاریەوەی کردەوی کەواریس و واتە کارەسات و جەنگ و ئەوانە بێ لە بۆ ئینسانەکان کرد یعنی ئەو کۆرۆنای من نارێن بەشێکە لە نەزەری مالتۆس بەڵام زۆر زۆر وێچووە ینی خەڵکەی زۆر هەیە ناحەقی کە و گومانەیەکان بخۆم ئەو گومانم نییە بەڵام نەزەری مالتۆس تاکیل لەسەر ئیشوارێت کاتە سەرمایه‌داری لە قەیرانی گەورەدا بۆیە ئێمەش لە ئێستادا 4 مەدرسەی جیهانیمان هەیە ئاین کە باسم کرد دەوری لە سەدەی کۆتایی سەدەی 20 و سەدەی 21 هاتەوە ئێستا هەتا ڕێزی ئەو 4 مەدرسە 4 مەدرسە لە جیهاندا قسەی خۆی هەیە لەسەر هەموو مشکلەکە ئەوە سەرمایه‌داری لە پێش هەمووانە لە دوایوی سۆشیال دیموکراتە لە دوایوی شیوعیەتە چارەمیز دینە دینیش هاتووە درێ ئەمنیش قسەی خۆم هەیە لەسەر مشکلەکانی کۆمەڵگا لەبارەی مولکی خاصە لەبارەی ئافرەت لەبارەی جەنجی ڕەوا لەبارەی پەیوەندی کۆمەڵایەتی لەبارەی مشکلاتی قەومی لەبارەی ئومم متحیدە لەبارەی پەیوەندی ئینسان بە تەبیعەت لەبارەی پەیوەندی ئینسان بە حیوانات لەبارەی پەیوەندی زەوی بە گەردونەوە هەموو قسەی خۆی هەیە هەر یەکە لەوانە قسەی جودا جودا هەیە ئینسانیش ئازادە هەموو ئینسانە ئایا تو شیوعیەتت دەوێت سەرمایه‌داریت دەوێت سۆشیال دیموکرات دەویان ئاینت دەوێت هیچ تۆبزیەک نییە لەو بابەتێ مهم ئەوەیە ئەمە هەمومان ڕێککەوی چێ لەو 4 مەدرسەی حەلی مشکلە گەورەکانی کۆمەڵگە و ئینسانی پێوی ئێمە تەئیدی ئەو دەکەین کەواتە ئێستا هەر 4 مەدرسە هاتوونەوە پێش سەرمایه‌داری وەکو برەی ئێستا سۆشیالیستی و شیوعیەتی تقریبا خست بەڵام ئەوانیش حەق قسەکردنیان خۆیان هەیە تقریبا سیراعەکە لە بینی سەرمایه‌داری و ئاین دەبی پاشی ڕەنگە 25-30 ساڵەتر بەڵام بەو جۆرە ئاینی کە ینی خەڵکەکە هەری گرتیە و وا دەزانی ئاین یەک لایەنی شخصیان ئەوەی هەستم هەندە مسەقفی کوردیش کە ئەوە تێڕوانینێکی کۆنا دەرێ ئاین تەنها عیلاقەی بەشەر و خودایە تاکەکەی وایەوە ئەریەوە مەسیحی لەبەرچی لە ئەوروپایە و ئیسلام لە ئاسیا و ئەفریقایە و کۆنفۆشیوسی لەوەیە ئەگەر وا وایە مەسیحیەک لێرە دەبووی مسلمانێک لە شوێنەشکردن ئەو ئەکسەریەتە دروست نەبوو بمعنە هیچ دینێک نییە بەس تەنها عیلاقەی بەبینی خۆی و ئینسان و خۆی لە ئەسڵداوە ئەنجلس کاتێک کە لە کۆمۆنەی یەکەنی شیوعیەت خەڵکێک دژی دین قسەی کرد ئامۆژگاریی جوانی کردوتی نا یەکسەر دژی دین مەبن وەرن جارێ حەولدەن دین لەناو کۆمەڵگا لە عیلاقاتی تاک بە تاک دەری بین بێخەنە عیلاقاتی تاک بە خودا قۆناغی یەکەم ڕەوشەنبیری کورد ئێستا لەو قۆناغیدا ینی 200 ساڵ لەوە پێش ئەو ڕەئیە سەرچی ئەوەیە زۆر خۆی بە ڕەوشەنبیر دەزانی دەرێ کاکە من هیچ عیلاقەم نییە
دین وازانی قسەی زۆر مهم و گرنگ دەکات دین پەیوەندی خۆت و خودداتە نە ئەوهانە دین هەم پەیوەندێکی ستونی خۆت خودداتە هەم پەیوەندێکی ئاسۆیی ئینسان بە ئینسان ئەدی شەریعەت لە بۆ چاهاتێ ئەدی حرام و حەڵال لە بۆ چاهات لە هەموو دینەکە ئەمە پێش ئەوەی بێین ئەوزارە ڕاستە و خۆتر باسی پێویستیەکانی دین بکەین لە بۆ سەردەمی ئێستا بابزین کە سەرمایەداری هاوار دەکە دەرێ من کۆمەڵگم پێ بە خێو ناکرێ ئەی دیت چی پێ دەکرێت ئەو جارە زانست کۆمەڵێک مشکلەی گەورەی هەیە چ زانستی کیمیایی چ زانستی فیزیایی چ زانستی بایۆلۆژی ئایا ئاین پێی دەکرێت حەلی ئەو مشکلانە بکە حەلی مشکلەی علمی بکە هەروەک ئەگەر سەرمایەداری برێ من حەلی ئەو مشکلانم پێ ناکرێت دین برێ من حەلی مشکلەی ئیجتیماعی پێم دەکرێت و حەلی مشکلەی علمیشم پێ دەکرێت و حەلی مشکلەی فەلسەفیشم پێ دەکرێت و حەلی مشکلەی فقهیشم پێ دەکرێت چونکە فقهیش لە ئەزمەدایە ئاگادار بن ئەوە نییە هەر علم لە ئەزمەداری فەلسەفە لە ئەزمەداری اقتصاد لە ئەزمەداری فقهی دینیش لە ئەزمەدایە نەک دین فقهی دینیش کاتە نصوصی دینی دەقی دینی بە تێڕوانینێکی نوێ چارەسەرە بە پێی ئەهلی ئاین پەروەران هەم لە بۆ کۆمەڵگە هەم لە بۆ زانستی نوێ هەرە نوێیەکە نەک لاسایی زانست بکاتەوە کاتێک کە زانست کەشفەک دەکا برێ وەڵای ئەو تا ئاەتێک لە قورئانیان ئاەتێک لە ئینجیلیان ئاەتێک لە تەورات ئەوە وادە نە ئەوە طریقەی زۆر خراپ دەبێت و پێشەوەی ڕووبدا ئەو هەڵوێستی ئەو ئاەتی کە بە سەراحەت شتێکی درێ پێی پیشان ئەم ئێستا کە باز دەکەم لە چێ دین لەگەر علوم لێک جیای لە چێ دین علوم لێک نزیکە لە چێ لەگە فەلسەفا لێک نزیکە لە چێ لێک دوورە ئاین هەندە منەتی بەوەی نییە داخوا علوم قسەک دەکا یان لی نزیک دوتۆیان لی دوور یان فقه قسەک دەکا یان نا یان فەلسەفا نا دین قسەی خۆی کردێ و بەبێ منەت ڕاست پیاوەڕ پێ یان باوەڕ زۆر ئاسایی هەیە لە بۆ خۆی باوەڕی پێ هەیە باوەڕ پێ هەیە پێی ئەو کتابە هەر گرنگ نییە هەشە پێیوەیە گرنگە ینی ئەوە ئاساییە ئەو بابەتان دەزانی کێشەک هەبوو لەبەرچی ئاین تووشی ئەوە بوو کە ئیهمال بکرێ نەتە یارمەتی دەر یان وایان لێ کرد ئیهمال بکرێ حەول نەدرێ ببتە بەشێک لە مشکلەکانی بەشەریەت تێگەیشتنی ڕۆژ ئاوا تێگەیشتنی عولەما فەیلسوفەکان تێگەیشتنیشی تایبەتیە لە خوا و لە عیلاقەی خوا بە گەردون و بە کۆمەڵگا ئەهلی فقهیش یان ئەوانەی کە عالمی دینینە هەندێکیان نا هەندێکیان باش بووی چۆ بەڵام هەندێکیان بە خراپی وچ نەیتوانیوە پەیامەکەی ڕاستە خۆ بگەینی بە جوانی بۆی ئەوان ناچار لە چوارچێوەی پووربوونەوەی فەلسەفی و علمی ئەو ئیستینتاجیان کرد بۆ نمونە ئەگەر باسی خودای ئاینشتاین سپینۆزا هێگڵ ئەوانە بکەین خودایەکی تۆزێک جودایە لەگەڵ دین ڕاستە باوەڕدارن ئەهلی علم زۆربەی زۆری باوەڕدارە ئەوانەی باوەڕدار نینە دائما مترددن تەماشاکە ستیڤن هۆکینگ یان باقی علەمایەکەن تر لە کتێبێک باوەڕ دەینی لە کتێبەشکە پێمان دەبتەوە لە شتێک دەی دائیما فەیلسوف و زانایەکانی ملحید متردد بووینە شتێکی ڕاستە و خۆیان نەگوتیە يعني حتى موت الإله نيتشه كذا تي سرتاوى ألمانيا كي تمشي كي موت الإله موت الرب موت الرب لقى موت المسيحي تي وين أواناري دوباره بشيء ما عندك يعني أو أنا أقطعن اللي بيهم يبغى خواي علماء رخوا كهرباء جا نازم جيتان لدنگ ما من ديار ميان ديار نيما اگر كبري أوا قيراني اگر قيراني بشريتيش بي قيراني هريمي كردستان زور لو يسياترها كيك لكومنتي من سي نازم جيتان لدنگ مياننا وتصوري من كهرباء من كجاوا يك لكومنتي بنسي بس بزانم جيتان لدنگ ما بردوام بملا دنگ یان دەبی دەنگم هەبی
ڕسم نییە ئەوە هات زۆر باشە گوێمان لە دەنگتە زۆر باشە ئەوە کاک پێشەنگ دەرەجێمان لە دەنگتە خوددا تێگەیشتنی ئاینشتاین و هێگڵ و سپینۆزا و تەنانەت کانت و ئەوانە تێگەیشتنێکی تایبەتیە لە خوددا پێیان وەیە ئەوەی ئەو گردونە ئێستا بەڕێوە دەبا کە قوانینی تەبیعیە پێیان وێ هەر ئەوە خوا ئەجاریەکە بەناوەک وەسفی کردیە هەرچی دینی ئەسڵ دێ ئەو خوا لە سەروی ئەوانەیە یعنی قوانینی تەبیعیش بەشێکە لە ئەوامری خوای ئەوی ناویلێنرە ئەمر یعنی ئەوە خودی خوا نییە ئەوەی گردون بەڕێوە دەبا لێرە ئیلتیباسێک دروست دەبی لە کۆنەوە ئەو تێنەگەیشتنا وای کرد بەشێک بڵێن خوددا دنیای دروست کرد بەڵام وازی لێهینا یەکەم کەس هێرقلیت ئەو قسەی کردوێت با ڕاستە چکە کەس ناتوانانی برێ ینی ئەو گردونە لە خۆڕا دروست بووە چکە ئەو مشکلەی ئێستاش ئەگەر مەجال هەبوو دێمە سەریکە کە پرسی خەڵق پرسی نەشئە پرسی دروستبوونی شت لە ناشت لۆرانس کرایز ئەوە کتێبێکی ئەشەی من لا شەی ینی ئەو پرسە چارەسەری نەما هەموو تەسلیمی ئەوی بن کە دەبێ خاڵقێک هەبی لە عەدەم لە هیچ ئەو گردونەی دروست کردی ئەو زۆر دوور و درێژە ئەمە ناینە سەری ئەگەر جارشکە ئیشاڵە باسەکی زۆر بە تەفسیلی دەکەی بەڵام بەڕێوەبرنەکەی گرنگە لە دین بە ئاشکرا گۆتیتی ینی وەک بری ئەوەش بەشێکە لە حەلی مشکلەکانی ئێستای علم چکە زۆر ینی فاینمان کە بە موەسیسی هەرە گەورەی یان بەبری بە عالمێکی گەورەی فیزیای کوانتەم دەری ئەمن مێشکم تەقی ئەمن نازانم وڵات ئەو ینی ئەو گردونە چۆن دروست بوو بەڵام چۆن ئەدی یاسای هاتەنەوە ئەدی زەمان لە چی هات ینی ئەدی بێتگە لە زەمەنی ئەدی ساردی و گەرمی لە چی هات ئەدی حرەکە لە چی هات سوال هەرتاو ناوی ناچاری تەسلیم بی کە ئەوە خوایەک ئەو گردونەی بە نیزامەوە ئینە بەڵام کێشەکە لێرە ئەوەیە کە ئەوی ئەو خەتە فەلسەفی دەگوترێت دیزم یان ڕەبوبیە کە پێیان وایە ڕاستە خوا ئەو گردونەی دروست کرێت بەڵام حەقی بەسەردا نمایە ڕوویە تەنانەت لە بەشێک لە فەلسەفا شتێکی خۆش درێنن خوایەکان گردونیان دروست کرد بەڵام وازێنەوە چون خەریکی مەشروب خواردن و خۆشینە لە بخێ ینی ئەوە ڕایەکەیچەکەەوە وا دەری نا ئەلێر کێشەکە چارەسەدەی کە خوا ئەو گردونەی دروست کردیە یاسای سروشتی لە بۆ گردون ناریە نەک لە بۆ کۆمەڵگە لەبەر هەندێک گردون مسەیەرە حتمیە بە ئەسباب و مسەبیب ئیش دەکا حادیسەکانی تکراریە بەشی هەر زۆری حرەکەکەی سوورانەوەیەکی بازنەیە مسەیەرە حەدەسەکان هەمووی دیارە لە ئێستاوە زانای گەورە هەیە دەتوانی هەتا 10,000 سال کە ڕۆژ جیران و مانگ جیران و کارساتی دیاریکە هەندە چێ پێی ناکرد کاتە دیاریکە بەڵام کۆمەڵگە جیایە کۆمەڵگە هەم یاسای سروشتی لە بۆ هاتیە هەم ڕوحی لە بۆ هاتیە هەم عەقلی لە بۆ هاتیە هەم وەحیشی لە بۆ هاتیە دینیشی لە بۆ هاتیە کاتە ئێستا پەیوەندی دین بە ڕوح بە یاسای سروشتی هاوتایە نەزیرە سیمتریک نەک با بڵێن ئاین بەشێک بی لە یاسای سروشتی یان یاسای سروشتی بەشێک بی لە ئاین یان ڕوح بەشێک بی لە سروشت نا ئەوانە هەرسێک نەزیرن هاوتایەکن زۆر گرنگە ئەو بابەتە ئەگەر لەوەی گەیشتی کێشەدامینێ لە مۆزوعەکانی تر ئەو کێشانی کە ڕوبەڕووی ئاینشتاین و باقی عولەمایەکانی تر بوون ئەمە لەبەر چی خۆ ئەمە ئاینشتاین لەمە 100 قات عاقلترە بەس لەبەر چی ئەو فەقیرەی ئەو جۆرە ڕێی لە بۆ پەیدا بوو لەبەر ئەوەی نەسی لەبەر دەست نەبوو ئەمە نەسمان لەبەر دەستە ڕێی زۆر زۆر لە بۆ کورتکردینەوە کوردانی ڕێکی بێخین ئاگادار بن نەسئا ئاگاداری ئەو خاڵە بن گرنگە کەواتە لە بۆ کۆمەڵگە
ڕاستە لە بۆ گردون جارشکە خوا پێویستی بۆ تەدەخل نییە ڕاستە جارچێ نیوتن و کیپلەر ڕەیەکیان هەبوو وتیان سوورانەوەی ئەستێرەکان ئەوان زۆر باش لە ئەو پیرەوتری حەزیز ئەو سەردەمی زۆر وها بە ئاشکرا دیاری نەکرا وایان نزانی ئەستێرەکان کە دەسۆڕێنەوە جاروێ زۆر دوور دەکەونەوە نیانزانی ئەوە حەزیزە یعنی ئەوە زاهیرەکی گردونیە دەگەڕێتەوە هەر خۆی سوورانەوەی بە ئەهلیتی ئەی پیرەوتە هێلکەی ئەو مشکلت لە بۆ حەل دەکات ئەوان گوتیان کە ئەستێرەکان جار جار خوای گەورە پێویستی بە فۆرماتەکەی ئەو گردونەی فۆرماتەکە نه هیچ پێویستی بۆی نییە ئەو ڕۆژێک کە گردونی دانا وأوحى في كل سماء أمرها أو هاي زور مين يعني قوانين شي يخستناي بيستي بدسكارينيا زارش كأتو قوانين لقدون نتحويل دري نتحويل بديل شيء لن تجد لسنة الله تبديلا يعني تحويلا كتاية كتا قردون هيت بيستي بتدخلنا لو تعميمي غلط وانزاني كقردون بيستي بتدخلني وخواي قرر تدخلي قردناك وانزاني كومالغا جواي نا كومالغا بيستي با او الروحي لبونار روح تدخليني روح اشي بس اش بيكرتني لهني ارادي انسان نك حياة اغتار لي بلام وحي شي لبونار اين شي لبون اين او ليرتا جرنجيكيا او بي او تكاملي انسان كإنسان كومالغ علماء هابو ديان قلت انسان بقانوني طبيعي اشبكا عدالة ديتي طبعا غلط درسوه چونکە لە قوانینی طبیعی مثلا فعل و ڕەتفعیل کار و کاردانەوە ناو کۆمەڵگە کار و کاردانەوە هەیە بەڵام شەرط نییە یەکساندی بەو بڕێ کە کارەکەی فعلەکە ڕەتفعیلەکە شەرط نییە وەکو لە طبیعەت فعل و ڕەتفعیل یەک بڕە لە کۆمەڵگەوان نییە کۆمەڵێک یاساهەیەک میکانیکیە بەڵام لە بۆ ئینسان ڕاست دەرناچی لەبەرەوەی قوانینی طبیعی لبو گردون عدالته بلام لبو كومالغا نا عدالته يعني هيا ودي سم كهرباء كشر هيا دريكا كأوتا خواي جورا بردي جورو بردي بتوچدان كواتا تبي بياوي جورو بياوي تيش لنا كومالغا هري نه ئەوە پاڵپشتە با یاسای سروشتی غەڵەتە لە بۆ سروش ڕاستە بەردی گەورە و بەردی گچکە هەیە شاخی گەورە و شاخی گچکە هەیە ڕاستە لە ناو حەیوانات بەهێز بێهێز دەکە بەڵام لە ناو کۆمەڵگە نابی پێدەوترێ یەکەند پێدەوترێ یاسای سروشتی یەکەند پێدەوترێ یاسای غابە ئەوانە هەموو کارە بە هاتووە بەڕاستی زۆر مەشغوڵمان دەکە بەڵام چارەش نبووی ئەفالەکەری ئێستا دەرکەوت کە کۆمەڵگا جیاکاری خۆی هەیە لەسەر ئەساسی یاسای شروستی و گردون حکم ناکرێت لەسەر کۆمەڵگە بێت کۆمەڵگە پێویستی بە یاسای سروشتی هەیە پێویستی بە ڕوح هەیە پێویستی بە عەقڵ هەیە پێویستی بە نەفس هەیە پێویستی بە وحیش هەیە لەبەر چی دین پێویستی بە خود ئینسان پێویستی پێ دەبێت چونکە کاتە کاتو قرار دەدەی لایەنی نەفس لایەنی خۆویستی زۆر زاڵە بەسە قرارەکە دین ڕەنگە علم فەلسەفە مەدرسەکان ئەوەیان پێی نەکرێ کە زاڵ بن بەسە ناختدا لە بۆ ئەوەی بڕیارەکی عەدالەت لە بەینی خۆت و کەسی دووەم کەسی سێم بدەیت لە بەینی خۆت و کۆمەڵگەکە بدەیت دین دەستە ناخت لێت پێ درێدرێت چۆنت لە بۆ خۆت ئاوات لە بۆ برایەکەت ئەو مەبدەئە مەبدەعێکی ئینسانی و گردونی زۆر زۆر بەقووەتە ئەو جەوە تا ئینسان تەطبیقی ناکەیانە ئەو جوایە بەس نەسە دینیەکە لای من نیمە کە پێویستی ئینسان لەوێ ئەوە ئاین پێویست بوو بە هەمان شێوە پێویست پێ دەکات کە ڕێک یعنی پەیوەندی خۆت و پەیوەندی کۆمەڵگا پەیوەندی تاکەین کە ڕێک بخا بە ستاندەرد ئەوە فەلسەفەی پێویستبوونی بە ئاین ئێستاگەر مەجال مادی بە خێرایی دێمە سەر واقعی ئێستا ئەوە بەگشتی بوو واقعی ئێستا باسم کرد کە سەرمایەداری لە قەیراندایە ئەگەر بە تەماشای سەعاتی بکەم وابم 56 دقەم مایشتە ئەگەر تا سەعاتدا گفتوگویەکەمان بەردەوام بی دوایش بینە سەر کۆمنت و گفتوگویەکە
ئێستا سەرمایەداری لە قەیراندایە، غەیرە سەرمایەداری لە قەیراندایە، علوم لە قەیراندایە، کەواتە دەبی ئێستا نۆرەی ئاین هاتووە. ئێمە چۆنە دەبی وفاقێک هەبی لە بینی علوم، لە بینی ئاین، لە بینی فەلسەفە، کە ڕاستە ئاین هەیە دەرێ کاکە ئاین چ پێویستی بە فەلسەفە و علوم هەیە، چ پێویستی بە ئینسان؟ ئەدی ئاین لە بۆ چی هاتووە؟ ئاین لە بۆ داروبەر غێر لە بۆ عقول هاتووە. عقلیش ئەوەیە، عقل ئینتاج علم دەکات، ئینتاجی فەلسەفە دەکات، ئینتاجی کەلتور دەکات، باقی فەن دەکات، باقی چالاکیەکانی مرۆڤایەتی. کاتە مە پێویستمان بۆی هەیە وفاقێک لە بینی عقل و دین پێن، عقل و ئاین. ئەو وفاقە لە کۆکنەوە تۆماس بۆن پێهستاوە، ئیبن ڕوشد پێشی هەمووان پێهستاوە، ئیمانی غەزالی پێهستاوە، ئیبن تەیمیە پێهستاوە، علەمای مەسیحی پێهستاوە، علەمای یەهودی پێهستاوە، علەمای دینەکان ئەوانەی عاقڵمەندن پێهستا. ئەوانەی هەشە دڵسۆزە، بەڵام لەو مستوایە حەولیدایە گوتی ناوەڵە ئەمن توانگە کار دەکردن بە تەقە لە علم دەکەن. علم گوتی ئەمیش نەوەویم هەیە تا ئاین پارچە پارچە نازانی ئاین گردوونە، ئاین لە گردوونیش گەورەترە. کاتە هەردوولا بە هەڵەداچ ئەو تەقەلێکردنەی زانست و ئاین، یان زانست و فەلسەفە، یان هەرسێک لەگە هەرسێک خزمەتێکی باشی بە شەڕ نەکرد. دەبی وفاقێک هەبی لەسەر ئاستی جیهانی، عولەمای جیهان هەموو کۆبنەوە لەبەرەوەی ئەو قەیرانە گەورانەوە هاتوو. چۆن ئێستا ئەو قەیران ئێستا کوردستان بەخۆی ئەو هەموو قەیرانەی هەیە، ئەگەر قەیرانی گەورەی عالەمیش بێت دەبی چی لەسەر؟ وفاقەکە وا دەکرێت کە سوود لە هەموو لایەک بێت، لەسەر ئەساسی ئەساسێک دەبی هەبی لە بینی هەمووان. ئەو وفاقە لەسەر ئەساسی حەق، لەسەر ئەساسی ڕاستی. 3 زائد 4 دەکات 7 لەسەر ئەو ئەساسی. نابی فەلسەفە برێ وڵا کاکە دەکات 9.5، علم برێ دەکات 15، یان هەر وەڵامشکە دەبی یان ئایندار. ئەم نارێم ئاین، ئاین ڕەنگە ئایندار برێ وڵا دەکات 5 نەخێ 3 زائد 4 دەکات 7 دەبی متفق بین لەسەر. کاتە حەق دەبتە حەکەم، علم حەقی دۆزیەوە هەموو تەئیدی بکەن، ئاینیش تەئیدی دەکات، فەلسەفە حەقی دۆزیەوە، ئاین حەقی دۆزیەوە. کاتە ئەوە پانتاییەکی هاوبەشی زۆر گرنگ دروست بوو لە بۆ ئەوەی وفاقەکە دروست بێت. بەو وفاقەی خزمەتێکی یەکجار زۆری بەشەریەت پێ دەکرێت کە ئەگە 7 ملیاریشین ئێستا ببینێت 10 ملیار و 15 ملیاریش بەشەریەت بە خۆشی و بە عەدالەت، بێ ئەوەی کەس غەدر لە کەس بکە، بێ ئەوەی نیزامی تەبەقی دروست بی، بێ ئەوەی هەندێک لەسەر حسابی هەندێک بزین تەکافؤ الفرص دروستە بی، تەتەورێکی زۆری تەکنۆلۆجیا دروست بی، مشکلەکانی علمی دروستە بی. ئێستا ئێمە دەتوانین ئەوە بە خێرایی هەروە چەند دقەک دەمەوێت لەسەر مشکلەکانی فەلسەفی و علمیش بساک. علوم ئێستا مشکلەی یەکجار زۆری ڕوبەڕوو دەکات، وەکو جان سانتۆر منطوقەکی دەری مشکلەی علم ئەوەیە، هەر مشکلێکی حەل دەکەی بەدەیان مشکلە لە تەنیشتی سەر هەردەدا. وەسفی وا دەکە دەرێ وەکو دەریا و شەواتی ئەەکەیتی، دەریا و لێوارەکانی، هەتا دەریا فراوانتر بی لێواریشی زۆر فراوانتر بێت. مشکلەکانی علم لەوەی دی. ئێستا ئەو مشکلانێک کە کیمیا هەیەی، فیزیای کوانتەم هەیەی، فیزیای نسبی هەیەی، بایۆلۆجیا، جینات، بە تایبەتی سا جینات و فیزیای کوانتەم لە هەرە پێشەوەن لە مشکلەکان و لە هەرە پێشەوەشن لە ئیبداع، بەڵام مشکلەی زۆر. بە ئاین زۆر قسەی لەسەر ئەوە کردووە کە ئایا چۆن لە نەبووە بۆ بوون. ئێستا مەسەلەن نەزەریەی تەتەور حەول دەدا بە جێرەی ئینسانی ئێستا ئەسلی ئینسان بینتەوە، پێی نابیندرێتەوە. لەبەرچی؟ لەبەرەوەی ئەوەی ئێستا ئینسانی وجودی هەیە لە ئەسڵداوا دروست نەکە بە جۆرە قانونەشکی، یان ئەوەی ئێستا دەیە گردوون بە یاسای ئێستا ئەسلی گەردن پێی نابیندرێتەوە، لەبەرەوەی ئەو یاسایانەی کە گردوونی پێ دروست بوو زۆر جیایە لەگە ئەو یاسایانەی کەوا ئیداری گردوون دەکەست. مشکلەکان لێرە سەرچاوە دەگری. علوم ئەوەی نازانی، ئەمیش نەمدەزانی ئەگەر لە نەسی دینی زۆر قوڵ نەبمایە، دوای ئەوەی لە نەسی دینی زۆر قوڵمەوە ئەجە دەبینم ئەو دوو یاسایە لێکچیان. یاسای یەکەم ئێستا نمایە،
وەک برێ علمیش دێ دەیەوێ بەحسی تاریخی گەردوون محکەمەی تاریخی سەرەتای گەردوون بە یاسای ئێستاکە دەرناچی ئەوە کێشەکانی یان دەیەوێ بە جێرەی یاسای ئێرەی گەردوون تعریفی گەردوونەکانی کە بکە کە لە دین لە مێژە بگویتی حەب گەردوونێ ئەوجا عیلم ئەوڕۆ دەرێ هەر نییە سبەی دەرێ وڵات 10,000 گەردوون هەیە کەیف خۆیتی ئەوڕۆ ناسبێت دێتە ساوڕێ ئەوە دین وا دەرێ دەرێ زۆر منەتم بۆی نییە عیلم چ دەرێ ئەمێ مادەم قسەکە ئیخوای بیخواش هەموو لە یەک وابزن متتەفقن لەماش کە خوا ئەو گەردونەی دروستکە کاتە ئەو دەزان چەند گەردون هەیە ئەمە لێ ڕەخوا نازانین یعنی ئەمان نێزیکترین ئەستێرە لێرەمە لێمان ئەلفۆ کۆنتەراسە کە 2.5 ساڵ ڕووناچی لێمان دوورە مەجرەی ئەندرۆمیدیا مەجرە نەک ئەستێرە دراوسەی مەجرەکەی مەیە 2 ملیۆنی و هەتا 4 ملیۆن سەنەزەوئی لێمان دوورە متسوانین ینی چۆن سەک علم چ بکە ئینسان چ بکە ئەدی دەبی لێواری گەردوون مەجرەی وا هەیە 17 ملیار سەنەزەوئی لێمان دوورە 17,000 ملیۆن ساڵ لێمان دوورە یعنی ئەوە یەک گەردوونە ئەجۆ ئەگەر پرسیارە ئەوشتان هەبوو ئەرێ خوای گەورە ئەو هەموو گەردوونی لە بۆی چکە کۆمەڵێک عولەما ئەوەی کردێت ئاخی کەس ستیڤن هۆکینگ ئەوەی تەرک ئەرێەوە هەموو لە بۆچێ ئەوە مەوزوع عشقی ئەگە حەستان لێ بوو لە محاضرەیەشتر باسی دەکەین ئەمە بە کورتی پێویستیەکانی ئاینە بۆ ئەو سەردەمەی لە ڕووی زانستی لە ڕووی فەلسەفی لە ڕووی کۆمەڵێت بە هەمان شێوە ئەگەر دقیقەی ئەخیری هەموو میلەتانیش بە جودا جارێک چۆن پێویستیان بە یاسا هەیە پێویستیان بە دەوڵەت هەیە پێویستیان بە حکومەت هەیە پێویستیان بە ئاینیش هەیە ئاین بۆ ئەو کاتەنی کە فەراغی یاساییە یان حتا خودی یاسایەکەش کاتێک ئەو یاسایە کە لە ئاین هەری دێنجی زۆر جودایە لەگەر ئەوەی پێی دەگوترێ وەزعی ڕاستە وەزعیش ئیدارەتی ئینسانی پێ دەدرێت بەزان ئەمە بە دوای عەدالەتی عەدالەت نایەتە دی بە یاسای وەزعی و نەهاتە دیشە تا ئێستا ئاین دەرێ ئەمن ئەو یاسایانە لە لای منە چکە تۆ ئەگەر عەدالەت نەهێنێ دی گەردون ناکەیتە سەسکەی پێشکەوتن هەردەم کێشە و مشکلەیە کە ئێستا دەبین ئەو هەموو مشکلە و شەڕ لە دەوروبەری خۆمان هەموو چێنێ بۆ میلەتی خۆشمان بە هەمان شێوە سا دەبین ئەوە 30 ساڵە حکومەتی ئەو هەموو داهاتەمان لەبەر دەستە یارمەتی عێراقمان لە بۆ دێ یارمەتی ئەمریکامان لە بۆ دێ ئەوجا دەسەڵاتی خۆمان دەرێ ناوی چاودێریشم بکەی ناوی کەس محاسبەم بکە ئەو هەموو سوڵتەی درایتێ دفاشی لە هەمووی لەبەر چییە لەبەر ئەوەی نەشارەزایە لە عەدالەت نازانی سەرچاوی عەدالەت لە چێ دێ چۆن بی چکە تۆ سەرچاوت نەدۆزیەوە ناتوانی خزمەتی وڵات بکەی وڵاتی وێران دەکەی وەکو ئێستا وێران بووە کاتە هەموو لایەکمان سەئاستی تاک سەئاستی کۆمەڵگە سەئاستی مەحەلی لە سەئاستی ئیقلیمی لە سەئاستی جیهانی لە سەئاستی زەوی پێویستمان بە ویفاقێکەیە ویفاقێک لە بینی فەلسەفە و علم و ئاین بکرێ بۆ ئەوەی خزمەتی بەشەریەت پێ بکرێت تێکڕای بەشەریەت یەکەم جار حەقێ ئێمە لە کوردستان ئەو ویفاقە بکەین زانایانی بەڕێزی ئاینی مامۆستایانی گەورەی زانکۆ و زانای گەورەی نەوەوی خۆمان زانای بایۆلۆجی و کیمیایی خۆمان کوردی کوردستانی لەگەر ئەهلی فەلسەفە و فەیلسوفەکانی خۆمان پێکەوە پێشنیاری ئەوە دەکەین کۆنفرانسێکی گەورە بکەین ویفاقێک یەکەم جار لە کوردستان ئێنا بکەین ئینشاڵڵا ئێوە هەموو یارمەتی دەربن ئەو ئیشەی بکەین بە هەموو لایەکمان یەکەم نمونە لە کوردستان دروستکەین بۆ ئەوەی تەعمیمی هەموو جیهانی بکەین دەستان خۆش بی بۆ جێگرتنتان زۆر زۆر سوپاستان دەکەین ئینشاڵڵا سوودتان وەرگرتیا ئێستا دەچینە سەر کۆمنتەکان و گفتوگۆ لەسەر کۆمنتەکان دەکەین بەداخەوە دیسان کارەبا کوژایەوە بەڵام هیوادارم تەسیرێکی زۆرمان لێ نەکە پێنجەمین جارە کارەبا دەکوژێتەوە دەبی شکریش بین چارەمان نییە دەنا حکوومەت لێمان تووڕە دەبیدرێەوە ڕخنە دەکرێت ئێستا بەس ئەوانەی کە دەست خۆشی و بەخێراتنیان کرێ زۆر زۆر سوپاسیان دەکەینی بە ناوی هەمووان بەڵام ئەوانە جواب دەدەینەوە کە
پرسیاریان کردیە کاک پێشان هاوڕێن بۆ ئەگەدەرن ئەمە کۆتاوانەی کۆرسەکەمان ئەوە دەرێ کۆتاوان ئەوە دیارە پرسیارنی کاک ئالان دەرێت تایتلەکەی بنووسن بۆ جێگرنەوەڵا ڕاست دەکا کۆ بوو جنازم لە لای مە ئەگەر لای مەبیەوە ئیسان خەتای مێ ئەگەر لە لای برادرانیزبی دەبای بنووسن ستاجیان دەتوانی بۆمان ڕوون پێوە دین چۆن دەتوانیت هاوکاری بوو بۆ بەڕێوەبردنی دەوڵەت وایە دەکرێت دین بە مطلق قسە لەسەر ئەحکامەکانی کە بیسەپێنێت بەسەر بێدینەکان لە بەڕێوەبردنی چارەسەرچێ کاگاڵانە پرسیاری کرد لە بەڕێوەبردنی دەوڵەت خۆی چی پێویستە دەوڵەت و حکوومەت لێک جودایە دەوڵەت دەستور با بڵین دەستور ئەساسە خۆیمە دەستورمان پێویستە بۆ ئەوەی دەستورێکی زۆر ستاندەر و بەقووەت بی مادەکانی عەدالەتی تێدابی خۆی دەگەڕین لە چار ئەو مەدرسەی بازانی ئەو عەدالەتە لە سەرمایەداریە یان لە سۆشیالیستیە یان لە شوعیەت یان لە ئاینە یان هەیە لەوێشەیە و لەوێشەیە لەوێت مانع نییە ئەوە ئەوش بکەن بەڵام لە کۆتاییدا وا باش لەس ئەساسی حەق ینی پیوەت و معیارێک تێبی نەک خۆویستی مەسەڵەن سەر دەستور هەیە یان قانون هەیە لە کوردستان دەبینی لە بۆ چەند کەسانێک دەردەچی باقی میلەتەکە زەرکێ دین تەبیعاتی وانە دین تەبیعاتی وایە دەیە مەسلحەتی عامە وی لە دەوڵەت زۆر مشکلە نییە بەڵام دین بە مطلقی قسەی خۆی بەسەر بێدینان دەبێت ئەو شتیوانە هیچ شتیوانی ئەوە گرواوی ئەو دەری لا ئیکراه فی الدین ئەو معنە ئیکراه فی الدین نەخێر بەڵام شتێکەیە ئەو لەبارەی عەقیدە کیف خۆتە ئەو تەنها دەیەوێت و زاڵم نەبی دەنا باوڕت بە دین هەیە باوڕت پێنیە باوڕت بە مەسیحیە یەهودیە لە لای ئاین ئەوە زۆر گرنگ نییە بەڵام ئەوەی گرنگە و کە قبولی نییە ستەمکاریە ستەمکاری بەهیچ نەوە قبول نییە بۆیە دەکرێت لە شەریعەتدا لە قانوندا چۆن ئەمە هەموو کەس دەرێن دەبی یاسا سەروەربی تاو شریعت سەروەربی قانون سەروەربی ئەوە تۆبزیە دەبی التزام پێکرد بەڵام لە عەقیدەی بری تۆبزیت لێ دەکەم ئیلا دەبی لەو دینەی دینا ئەوە هیچ تۆبزیەکی تێدا نییە کاکانان دەست خۆش بی دەرێ کاک کانهان خۆشناو دین وەکو ئامراز بەکار ناهێنرێ بە بەڕێوەبردنی دەوڵەت بۆ بەکار بهێنرێ ئەو ناوە ئەوانەی بەکاری دەهێنن وەکو ئامراز ئەوە دژی دینیشن دین بەکار دەهێنن لە بۆ چەوسانەوە لە بۆ زوڵم و زۆرکردن نا ئەوی ئەمە دەمانەوێت دین بەکاربی بۆ خۆشگوزەرانی و دادگەری و برایەتی و گەشەکردن ئەوایە لە ئەسڵدا کاک کەنهان دەستەکان خۆشبی کاک هیمداد دەرێ نیچە لە کوێدا دەڵێن مەبەستم لە ڕەدی مەسیحیە و پەشی من کاک هیمداد ئەوەی تەرجمە زۆر کتێبەیە کە تەرجمەی عەرەبی دەکرێت بەغەڵەتی دەکرێت ئەوجە جارش کەس لەوێت تەرجمەی کوردی دەکرێتەوە هەر بەغەڵەت ئەمە لا ئیتفاقی ساکسپیکۆ تێبینی ئەومان کرد ناوی عێراقی لە خۆڕا هاتێت چوینە سەر نوسخە ئەسلیەکەی کە ئینگلیزی ئەسڵەکەی فەڕەنسیە تەرجمەی ئینگلیزی کرابوو هیچ ناوی عێراقی تێدا نەبوو دوای چوینە سەر نوسخە فەڕەنسیەکەی دەبین هەر ناوی عێراقی تێدا یعنی ئەگەر تەنێبی زۆر جار هەیە تەرجمەوەیە ئەوی دەرێ مەوت الئیلە لە زمانی ئەسلی خۆی مەوت الڕەبە ڕەبیش لە لای مەسیحی مەسیحە زیاتر ئەوەیە یعنی ئەگەرداری ئەوی بەڵێ ئەو فەیلسوف و عالمانە زۆر خۆدا حەقیان نییە مەوزوعەکە لە مستەوای وان نییە ئێوە نەچوینە زۆر بنجبنەوە پێم خۆشە بچن قسمەکتان ڕەنگە چوو بن بەڵام کە دەچیت تەماشا دەکەی کە دەگاتە مەوزوعی کوور فەیلسوف و عالمەکانیش وەکو منداڵان قسە دەکەن معلوماتی نییە شتێکی دەرێ هەر لە خۆڕان دەرێ ئەو گوتنەی کە 2000 ساڵەوە پێش گوترایە ناوێن لێرە خرافات ئەویش عینی خرافات دەرێ ئەگەتان لێبی کە مەوزوع قوڵ بوو ئەو هەی لێ دێ بەشەر عقلی بەشەر یعنی بەخۆتان زانن وا وەسف کرا ئەگە بەح دەریایەک زانیاری هەبی ئێمە هەموو ئینسان قەترەی لێ بزانین ئەدەبی عالمەکە چەندی لێ بزانین دەبی نیچە چەندی لەو بەحرەی بزانین دەبی ستیڤن هۆکینگ چەندی بزانین کاکە ئەو هایە دەبی ئەمن چەندی لێ بزانین چ نازم چیمە ئاگامان لەو بابەتەی بی
ئەوەندە زۆر مقدس نەبی لەمان لەما و ڕاستە خزمەتی بەشەریەت دەکەن ئەمە دەبی لای منکە بەڵام لە قەزیە ئەساسیەکان زۆر زەعیفن کاک ئاڵان دین تلیاکی گەڵانە یاخود دین بۆ جێلکردنی خەڵک بکات ئێمە ڕەنگە لە زۆرێک لە کۆمەلگەکاندا ئەم جێلکردن و کردنی دین بەکردنی تاکان ببین هۆکارچێ بەرژەوەندی کەسانێک یاخود تێگەیشتن بەلا ڕێداچوون چارەسەر چیا تا کۆمەلگایەکی زیندوو لە ڕێ خۆی دین تلیاکی گەڵانە ئەسڵدا هۆڵباخ قسەی دوای مارکسیش لێی وەرگرت ئەو قسە زانیەوە لە چێدی ئەو ناحەقیان نەبوو ئەو قسەیان کرد بەڵام غەڵەتیان کرد نابای برین دین تلیاکی گەڵانە دەبابی برین دیندار تلیاکی گەڵانە ئەو دیندارانەی کە دەرێ ئەگەر زوڵمت لێکرا تەحمل بکە ئەو تەحملەی تو خوا پاداش دەداتەوە بالعەکسی دینە ڕێک لە ئەوە هەر ڕاستی ئایندارانی مەسیحی ئەو قسەیان نەدەکرد ئایندارانی مسلمانیش قسەی وای کرد تەنانەت خەلیفە هەیە زۆر زاڵم بووە خەلیفە هەیە هەر دینی نەبووە بۆیان گوتیان نابی لە بەرامبەر خەلیفە هیچ جوولەیەک بکەیت دەبی تەسلیمی بی ئەوە دیندارە دەنە لە ئەسڵدا دین دەرێ ئەتو لە زوڵم قبول مەکە جا زاڵمە هەر یەکەکە نەیگوتێت تو لە زاڵمی مەسیحی قبول مەکە بەڵام لە زاڵمی ئیسلام قبول کەشتی وانە لە زاڵم قبول مەکە محکمەی ڕۆژی قیامەت شروایە یەکەم جار دەرێ مجریمەکان وەرنەدەێت نارێ خەڵکی ئەوروپا ئێوە مەسیحین یاڵەت جەهەندەم خەڵکی سەروی ئاسیا ئێوە کۆنفۆشیۆسی و تاوین ئەوێش جەهەندەم خەڵکی شیعە ئێوەش جەهەندەم خەڵکی سونە ئێوەش جەهەنەم بەس ئەوانەی لەسەر ڕێڕەوی فلان کەس دەڕۆن سیچل کەسێک لە ناو کۆمەلگەی بەهەشتکەکەوە نییە ئەوە هەمووی لەسەر ئەعمالە لە ڕۆژی قیامەت بخۆی نەسی ئەدرێ مجریمەکان وەرنەدەێت مجریم مسلمانە مجریم مەسیحیە مجریم کۆنفۆسیە هەیە ئەوە بە ئەوە مۆزوعی دوور درێژە بۆیە کاک ئاڵان ئێمە ئەگە بمانوێت کۆمەڵگەیەکی زیندوو دروست بکەین لە ڕێگەی ئاینەوە باسی ئەو وفاقەمان کە دەبی زانا گەورەکانی ئەکادمی تێدا بن فەیلسوفە گەورەکان تێدا بن عولەمای دینی تێگەیشت و تێدا بن ئەوە وفاقێک دروست دەکرێت کۆمەڵگەیەکی زیندوو ئەم لە بەرهەندی پێشنیاری ئۆشن کرد یەکەم جار ئێمە لە کوردستان دەست پێ بکەین ئەوە ئینشاڵڵا دەست پێشخەرێکی زۆر باش کاکیمداد محەممەدرێ کۆمەلگەی سوێد لە سەدا 90 بێتین کۆمەلگەیەکی هاوسەنگ و دادگەرترە لە زۆرێک لە کۆمەلگە ئاینیانەی لەسەر ئەمە چۆن لێک دێتەوە یەک غەڵەتی تێدایە پرسیارەکە دەرێ لە کۆمەلگە ئاینەکە بەستەوە کۆمەلگەی عەرەبیت بە کۆمەلگەی ئاینیدانە کۆمەڵ ئەوانە لە چێ کۆمەلگەی ئاینی لە چێ کۆمەلگەی سوێدیش سەتا ناوەتی بێدینەکە پرسیارەکە تۆزەکی غەڵەت تێدایەکە نازانم تو ئەو ئامارەت بینی ئەرێ ئامارێک لە عالەم بڵاو کراوە کۆمەڵێک دەستگای دووەلی لە چێ شەریعەتی ئیسلامی تەطبیق دەکرێت لە ڕەنگە زۆر لات سەیری لە دەوڵەتی ئەسکەنی ناڤ یەکەم پێدادی دوورترین وڵات کە شەریعەتی ئیسلامی لێ تەطبیق دەکرا سعودیە ئێران عێراق وڵاتانی لەبەری زۆر غەڵەت ئەگەر ناو لە وڵاتی سوێدنی بێدین وڵات ڕەنگە تو بری کا شەریعەت لاوێت کاکە شەریعەت مقارنە نەکرا بە قانونەکانی سوێد زۆربەی ئەسلی شەریعەتین شەریعەتی و جیان مەسیحیان ئیبراهیم یان ئیدینی مسلمانیان ئەوەنە ئەوە لەبەر هەندی ئەو قیاسەوە دانرا کە درێ لەوێ لەبەر هەندێک ئەو عەدالەتەی لێ هاتەدی ڕاست پێم خۆش بکاکیمدا دەتوە الحەمدوللا مستەوایەکت هەیە کە هاتی سا ئەو بابەتەن دەبی زۆر دەقیقتر بی و ئەو گفتوگویانەشمان هەر لە بۆ هەندێک سوود بەیەکتر گەیاندنە ئەو پرسیارێت و زۆر سوودی بە من گەیان کە ئەو بەراوردە زۆر جار هەیە خەڵک دەیکا نازم وڵا مەجالەکە دەبابی لەو سەر سوالی کاکیمداری بڕشکە بۆسین بەس حەز دەکەم 9 دقیقە بڕێک ئەو مەجالەکەمان کەم بوو کاک عەبدوڕەزاق مستەفا بۆچی لە ناو کورد کوێرانە ئاین ڕەت دەکرێتەوە لە پاڵ ڕۆشنبیرە ئۆرستۆکراتیەکان کە نوخبەیەکی دەسەڵاتن بەشێکی ڕۆشنبیرەکان ناو کوێرانە هەنگاو بە دوای ئەوانە دەنێ پێیان وایە ئاین سەرچاوی هەموو نامەتەکانی کورد کاک عەبدوڕەزاق نەحەق نییە تۆزێک بە تووڕێی و پرسیارت کرد یا ڕاستە ڕۆشنبیریمە بەشی زۆری نەک هەمووی ڕەتی دەکەنەوە بە نەشارەزایی زۆر ئاگاداری وردەکاریەکانی نین
زۆر ئاگاداری ئەوەی نینە کە چێ بەرپرسیارە لە مەینەتی کورد چێ بەرپرسیار ینی ئێستا هەرێمی کوردستان ئەو هەموو مەینەتی هەیە چێ بەرپرسیارە ڕاستە دەبابی ئەوە چەند بە ویجدانەوە زانی ئاین کات لە چێ ئینسانەکانن هەتا ئەگەر فێرێکی لە کورتکرابی خەلیفەیەک فێرەی لێ کردوی کە فێریشی لێکرایە ئەوە ئینسان کردیتی ئەسلی ئاینەکە نەیکردێ بەڵام ڕەوشنبیران ئێمە دەبواری باشتر خوێندنەوەیان بۆ ئاین هەبی هەروە ڕەتکردنەوەی بەو شێوەیە نەبی وەکو ئێستا دەیبینین کە زەرەرێکی زۆریشیان کردیا و وایان کردیا بۆ نمونەیمە لە سەر کوردستانی سەرروکە زۆر پێویستمان بۆی هەیە دەنگێکی زۆر بینی کورد بەهۆی ئەو هەڵەیە تورکیا حەفتا ئەندامی لە کورد بردیە کورد کەمتر لە حەفتایی لەناوە خۆ بردی هەڵەی ئەو جۆرە هەڵەیە کە کاک ئەوە دیاری کردیا کاک عەبدوڕەزاق ئێخۆ لێرەش زۆر جار ئەو گلەیە دەکردن هەموو میلەتەکان سوودیان لە دین وەرگری ئێمە چێ ڕێی لێگرتی خۆ دین بۆڕیەک نییە جیرابیتەوە و دوو بۆڕی لە بۆ تورکیای چووی یەک لە بۆ سووریا یەک لە بۆ عێراق و لە سە کوردستانشان گرتیتەوە ئەوە دین لە ئاسمانی تەمەشای ڕۆژ و مانگ و ئەلکترۆن و پرۆتۆن و دەقەکانی تری ئاینی بکەوە لە بەردەستە سوودی لێوەرگرت چێش ڕێی لێگرتی ئێستاوە دەسەڵاتی خۆمان بەخۆی ڕێی لێگرتی دەزانین چ دەردەک دەداتە مامۆستایانی چ دەردەک دەداتە مزگەوت چ دەردەک دەداتە ئاین وەربزانە منهەجی ئاین لە جامیعات و لە سەرەتاییەکان لەوەی چۆنە ئەو هەیە برینچی وێش زەرەرش زۆرمان پێ کاک پێشەنگ فایق دەستخۆش مامۆستاچیان چەند پرسیارێکمێ ئەگەر ئاین دژ وەستاوە لەگەڵ ئەخلاقیاتی سەردەم لەگەڵ ژیانی کۆمەڵایەتی سەردەم لەگەڵ زانسە چۆن مامەڵە بکەین لەو کاتە دەزانی چۆن ڕەنگە ئایندار بی مەبەست چکە ئەخلاقیاتی سەردەم ئەگەر شتەکەیە دووبارە دەبی بینەوە ڕەنگە ئەو مەوەستە شتێک بالفعل علوم و ئاین لە هەموو شتێک متتەفیق نین بۆ نمونە ئاین لە پێش علم گوتی ئەو گەردونە یەک پارچە بۆ ئەو چیا بوویتەوە ئاین هەتا سەدەی 20 ئەو جەهات درێ وەڵا ئەرێوە لە ڕاستە یەکسەرن بەڵام دەرێت لە ڕێی بیگ مانگ تیۆر لە ڕێی انفجار الكبلجير تقينوش اي ناري تقينوش كوري او جو علم لبو خو صدر تقينوي كوري با هو ترى كيف وجه او جورك اختلافيه بس تصير مشكله اختلاف بس مشكله اخلاقيات عين او دري خير فيك دي كان بزيتان بيكتر هبي رنگا برين دستوري دولات وهناري لكيكتر يعني اي دبي نظريات امن القومي وهناري امن قومي اولاتي لك اولاتي دجيك ئەوە ڕازەکە ئاین ئەوە نارێ ئەوە کە کات بۆ سەر ئەو لێک جیابوونەوە ئەو کاتی دەبی مقیاس و معیارەک هەبی بزانین ئایا ئاین ڕاستە یان ئەخلاقیەتی سەردەم یان ژیانی کۆمەڵایەتی سەردەم یان زانی سەردەم ئایش دووبارەی دەکەمەوە ئەو معیارەش حەقی پێدرێت حەقیقەت ریەلەتی ڕاستی دەبی ئەوە مقیاس بی لە بینات هەینە چێ دەرچوو یانی ئاسانە ئەو مەوزوعانە چارسێت پرسیاری دووەمی کاک پێشەنجی ئایا ئاین تا چەند خزمەت بە پێکۆژیانی ئاینی دەکات گەر بۆ یاسای وڵات وە کام فۆرم لە ئاین ئەم خزمەت دەزانیتە ئاین دار ئەمن دووبارەی دەکەمەوە ئاین دار هەیە زۆر خزمەت ناکە داعش تەمەشاکە هەندێک بۆ چوونی مەسیحی هەیە هەندێک بۆ چوونی یەهودی هەیە بەڵام وەک کەسەکەن بەڵام ئەسلی ئاین هەموو یەکتری قبوڵە ئەسلی هەموو ئاینەکان هەم ئاینەکان یەکتریان قبوڵە هەم خەڵکی تریشی قبوڵە دووبارەی دەکەمەوە بەڵام ستەمیان قبول نیە زاڵمیان قبول نیە درە کام فۆرم لە ئاین خزمەت پێشقسمی کۆمەڵ دەکات چۆن هەندێک فۆرمی ئاینی کۆیلە بوون و دواکرد هیچ ئەوە کە درێ ئاین یەک شتە کام نییە لە ئاین دەتکرێت کام مەزهەب و کام تایفە و ئەوە جودایە کام تەفسیر و بەڵام کە گوتت ئاین جەمعی نییە يعني دين جمعينية أديان غلطة هالدين أي بتنها نية جمعينية يكشتا دبر فورمي أيني جدا جدانية يك فورمو تابرا بوتون توتي عمسجين لسر أو تيورا كومالناسيا بوتون يعني لسر تيورا كومالناسيا ودرناسيا وزانستيكان وبيناسكن مرويبون أين وقتاو بونيان هي تایبەتی بۆچوونەکانی فۆرباخ فرۆید مارکس دواترین بۆچوونی ریچارد دۆکنیس کە باز لەوە دەکە ئاین لێکەوتی پەرەسەن قیچرەکە هیچ مشکلەوە تازە نییە
ئەوە یەکەم جار لە سەردەمی یۆنانی کۆن وتیان ئاین لە ترس و لە ترسی بروزکە و لە ترسی تۆفان و ئەو کارەساتە تەبیعەناتی ئەوە زۆر گرنگی ئاین ئەدیەوە لێرە هاتی ئەدی ئاین لە گردون لە چێڕاتی ئەدی یاساسەکانی سروش لە چێ هات هەر ئاین لە یعنی لە کەم کەسی کۆمەڵگەکە دروست بووە لەگەوی هاتیە ئەو برادرانەکە باسی خاصم بۆ چوونەکانی فیۆرباخ فرۆید مارکس ڕۆژر دوکنیز ینی تەتەور لە ناو ینی وەکو برەی دەیانگۆ ئاین لە سەرەتادا فرا ئاینی بۆ دوای ئەو ئێستا بەپوسی تازاتە تەنانەت لە سەردەمی نیاندەرتال هەندێکی درێن ئاینی موحەتەوە ڕاستە ئاینی فرعینی هەبوو لە هەندێک فرەخوایی هەبوو بەشان بەشانی فرەخوایی لە تەنیشتوانیش ئاینی یەکخوایی هەبوو ئاینی ڕاستەقی نەشەبوو ینی ئەوە لەگەریە کاتینە چکە ئاین کە دێ دەستکاری دەکرێت دەبتە فرا ئاین فرەخوایی فرە مەسەڵ نە ئەوە سەرچاوەکە یەکە دوای وای لێکرا ئەو پرسیارە زۆر زۆر گرنگە خاستن پرسیاری چوارم ئەس مەجالەکە کەمە کاک پێشن کاکیمدا درێ من ئینگلیزیەکەم خوێندێتەوە ئینگلیزیەکە وا دەرێ دەرێ ڕەب ئەتو باش بخینەوە یعنی نارێ ئەڵڵا یان گوت ئەوەی دەرێ ئەو ڕەبەی مەفهومی مەسیحیەتە ئەوی دەرێ کاکیمدا چاک کردێخینیتە مامەسە بە بڕوای تۆ دین زیاتر ئاشتی و ئاراین بۆ مرۆڤیناوە یان پێچە خۆی دەتوانم برێم ئاین ئاشتی هیناوە بەڵام ئاین ڕەوەکان یان ئەوە کەسەکان تا ڕادەیەک پێچەوانیان کردووە بەڵام ئەوەش نییە برین ئەمە ئاین تەنها ئاشتیە چکە جاروەیە شەڕ پێویستە لەگەر داگیرکرد لەگەر زاڵم ینی ئەوی پێ دەبێترێ فتوحات یان غەزەوات لە بۆ زاڵم زۆر پێویستە بەڵام پێویستی بۆی نییە تو بچی لە پێناوی ئاین غەزەوات بکەی بچی بریوەرە شمشێری برند کە ئەمن هاتیمە وڵاتت داگیر دەکەم سەر و ماڕت دەبەم ژن و ئافرەتەکانیش دەم وەرە دەوی ببێت دینداری میش چشتی وە لە هیچ دینەچینێ بەڵام واش کرا ئەوەی کردوێتی ئەوە خودی دین نییە ئەوە دیندار کردیتە ئەوجە لە هەر دینەچی کاک داود فاتح سڵاوی خوداتان لێ بمازمان لە کاتی گرێبەستی نێوان ئاین و زانست و فەلسەفە لایەنێکی گرنگ پاڵپشتی ئەم گرێبەستە دەکەن دەسەڵاتداران و سەرمایەدە ئایا ئەوەن چۆن دەتوانن هاوکاری ئەم گرێستە بکەن وەڵڵاهی ئەوەی زۆر جوانە کاک داود ئەنی وەکوێ تەرحێکی جوانە دەبی ئەوانە بیکەن ئەوانەش ڕەنگە جاروێ بەرژەوەندی وا لێ بکەن نەیکەن چکە ئەوها باشتر لە بۆوە لە بۆ ئەهلی سەرمایەدار و دەسەڵاتداران ئاین نیتە ناو مەیدان چکە مەجای زیاترێ ئاین ڕێ لە دەسەڵاتدار و دیکتاتۆری و سەرمایەدار و ئەی پێ دەبێت تەراکمە ڕەئسمال و ئەوانە دەگری زۆر ڕێ دەگری چکە نایرێت و سەرمایەداری گەورەبی نایلی برجوازی گەورەبی نایلێت و دەسەڵاتداری مطلقتەبی نایلێت و مقدەسبی دەبێت و مقدەس لە بۆ نیزامە ئەوانە هەموو ڕاستەوە یەک لە کێشەکانی کە دیارکرد دوو من خوێندکاری فیزیا و فەلسەفە ئەگەر قبول فەرمونون ئامۆژگاری و ڕێنیتان چییە وەڵا کاک داوێت زۆر سوپاس دەکەم کە تو وەڵا پێم خۆشە تو لەو گروپانە بەشداربی خەتشت هەبی ئەگەر غەرت نەبن لە دەستگای ستاندەر ئەوانەی کە وەکو تو ئەهلی مستەوایەکن حەزیان لێ زیاتر خەتی تایبەتیشتان لە بۆ بکەنەوە سەم لە خلالی کۆمنتەکان هەندێکم لە بۆ دەرکەوت کە مستەوایەکیان هەیە ڕەنگە مستەوایان لە منیش زیاتر ئەوە نییە معنای ئەم لێرە وتە ئەوەی محازڕی دەم لە لای ئێوە لە خوار و من نە ئەوان نییە بۆیە پێم خۆشە تو خەتمان هەبی تا گەشە بکەی زۆر ئینشاءالله ئەوە لێرڕا پێم گوتی یعنی خۆتان بزر مەکەن ئەوانەی کە مستەوایەک لە بۆ هەمووان دەبی بەڵام بە تایبەتی ئەوانەی مستەوایەکەن کاگەڵان بەڕێ ڕاستە شوێنکەوتانی دین زامە گەورەکەن زانای دینمان هەیە دەڵێن ئەگەر زوڵمتان لێکرا بگەڕێنەوە بۆ لای خۆ بە واتای بڕۆنەوە بۆ ماڵ و داوای مافخۆتان مەکەن تا ئەخر لەوەیە ئەو مستەلەحات الدین و ئەفیون الشعوب غەڵەتەکە لێن ئەو گوتی الدین دەبای بیگوت وایە دیندار ئەفیون الشعوبە هەموو دیندارە چیش نا بەڵام ئەوانەی ئەو ڕەئیان هەیە دەبابی تەعمیم نەکە بەڵام ئەو وای گوتی کاک ئاڵان دارا دادپەروەری یەکێکە لە فەزیلەتە باڵاکانی لای سوکرات و فەلسەفە ئایا دەکرێت لەبەر دادپەروەری ئاین بکەین بە بژاردە لە کاتێکدا ئایندارەکان
بەنای ئەینەوە ناحەقی ئیزگار گەورە و زۆر دەکەن مەبەستم ئەوەیە نابێت کایەکی وەکو فەلسەفا هەبێت بۆ ڕەخنەکردنی ئەو ناحەقیانەی کە ئایندارکنی هیچ مانعنی کاک ئاڵان حەقتا لە ڕووی فەلسەفەوە ڕەخنە لە ئایندار بگرێت چ مشکی حتا ئاینیش دەکرێت و ڕەخنە لە ئاین بگرە مادام بەڵام یەک شتەیە ئاین وای دانادرێ ئەگەر تو ئیلتیزامت هەیە بە ئاین تاوە تو مانەوێت تەسلیمی حەقی ڕەخنەنی بەڵام کاتێک لە دەرەوەی ئاینەکە حەقی ڕەخنەتەیە چ مشکلەیە ڕێدای کە ملحید بی ڕێدای کافر بی ڕێدای هەرچی دینێک دەبی کەواتە بۆ ڕێت نادا ڕەخنەش بەڵام یەک شتێک کە ڕەخنە دەگری حەقوایە مستەوایەکی زۆر زۆر گەورەتەری لە قورئان دەدرێ ومن الناس من يجادل في الله بغير علم ولا هدى ولا كتاب منير علمي جاتو الشرني أو علوموكي بشريت كبيجيشت لا فيزياء ولكن زور كما دبي علومك يقدر زوري قردون تبي أم دوباري لكم نبيت بالله أما للدريا قطرة كمان هي دبي لا قطرة كيتسن من هذه تارخنا لا خواي بجرين يعني لا قردون دبي أقداري ويبي علومك يقدر زور بي حق تارخنا هل سنگان دنو مناقشان و تیروانی خود تنهی کاک الان دست خوش بی کاک الان تمن زور زور خوشحالین ارکتن جیش زور سواس دکن کاک رهبر مسئول آدین ترحیه بو قیرانه کانی سردم کبر همی سرمایه داری آدین بدیل بو مدرسه کانی طبعا او تاره هر تار بدیل لبویه کباسم کرد برای هر یک ترحی خوریه سبون منا كقيراني اقتصادي رأس مال أو جورة رويدا لا سرتاي أو سدية النظرية حرام المقلوب بيدري دين ترحي خويه دري ورا أو دوسيشتي مكة كلا دين دا حرامة أو حرامنا مكة أو حرام المقلوب درز نادي كواتا از مكش درز نادي هذا لحمو موضوعك ترحي خويه آي لحمو موضوعك قصي خويه لا هر علومتي دقري لا هر بشتي فلسفة دقري لا هر بشتي علمي دقري قصي خويه هي آي بس هي شارزانية لبرهندش أو تيجيشتين أورو للقرآن هي لتاريخ نبوة بيتك لو كوحي لبوهاتيا أو استال لدين تيدك لو صدمي وانا وفقيرا لو صدمي كيني تواني تدبهك لحظة من هم آياتا كان استاد تواني بين كبريك تاو توبي لو صدمي دبوابي شو روجك بدواي آيات بكري أو بمعنى فقيرين يتوانيا بوي الروج بالروج تيجيشتين لأين زياتر دبي اللي بيشتر يعني استا لأين تيدك لدوسات صار لو بيش زياتره يدوسات صار ل 700 صار لو بيش زياتر لأين بيشتو يدوسات صار لداهاتو دا لما يستا زياتر لأين تيدك أو حركية هي أو حركية معرفية بشرة نك حركية دين ثابتة عادة بس تيجيشتن لدين لحركة دا نيرجس كردستان زانياريكاني هساري ششم نازم نگتيدي زانياريكاني هساري ششم هیچ سوالەی نەکردیە نازم وڵاتی کاک ئالان زۆر سوپاسمان سەجیان گەلێک سوودمەندین سوپاس بۆ بەڕێوەبردنی ئەم گروپە دەست خۆش بابزانم بە مەعنا تقریبا کۆتایی هات وابزانم ئەگەر شتێکیش مادی دەبی ببوون سعات 9:28 بە هەموو مەعنایە کۆتاییە دەستان خۆش بی بە هیوام سوودمەند بووبن و بسبورن لكمو كان أما المهم هو حول ما انتهى يفتقوه سودمان بين لكي يكتر تابعيش نشتر زارشتر بخواتان دست بيرم وإن شاء الله بيوانديش من لدروي إلكتروني هر بردوان دبي دستان خوش بخواه حفظتن